ماوەیەکی زیاتر لە 4 ساڵە لێرە کارەکەم. ئێمە وەک خانم یەکەم کەس بووین کە لێرە کارمان کردووە و هیچ ڕێگرێکمان نەبووە. بەڵام ئێستا زۆر دڵخۆشم کە خانمانی کە هاتوونەتە ناو ئیشەکەەوە و ڕێگرێکیان نییە و ئازادانە ئەتوانن کاری خۆیان بکەن. ئێمە لە پێشتردا شاگرد بووین بەڵام بەوەی باڵپشتی خێزانەکانمانە و دروستکردنی متمانەی خێزانەکەمان و شارەزاییمان لە بوارەکەدا ئێستا بووین بینێتە خاوەن کاری خۆمان و دوکانی خۆمان. من وەکو دەرچوویەکی زانکۆ تەخەڕوجم کردو لە کۆلێژی ئەندازیاری و بەهۆی نەبوونی هەری کار لە بوارەکەی خۆم لە بوارێکی کارەکەم ئەم کاری کەم پاڵپشتێکە بۆ من لە باری مادی و معنەوی و پاڵپشتیمەکە و وای لە من کردو و ئافرەتێک بتوانم لەسەر قاچەکانی خۆم بستم و پشت بە توانەکانی خۆم بستم. ئافرەتانیان بۆ لای من زۆر بە ئاسوودەیی پۆشاکی خۆیان هەڵەگرن، زۆر مرتاحانە، زۆر ئازادانە، زۆر ئافرەتێتە لام دەستخۆشیم لێ ئەکات، پێیان خۆشە کە ئەڵێن خۆشحاڵین، ئەڵێن دووبارەیەینەوە چونکە ئافرەتە ئێمە زیاتر مرتاحین لەگەڵ پۆشاکەکانمان کە هەڵی بگرین، چۆن هەڵی بگرین، چۆن هەڵی بژێرین. هەڵبژاردەی خۆم بووە چونکە پۆشاکی ئافرەتان تایە و بەنسبەت مشتریشەوە زۆر مرتاحن لەگەڵ ئافرەتان و زۆربەی جار مشتریەکان هەر ڕۆژێک و هەر کاتێک کە یەن دەستخۆشیمان لێەکە بەڵێن مرتاحترین لەگەڵ خانمانە و هەروەها لەگەڵ هاوڕێکەمە کاتی دیاریکرای خۆمانمان داناوە کە من کاتێک بێم ئەویش کاتێ بێ هەردووکمان کارمەندی ئافرەتین و خاوەنی دوکانەکەش هەر ئافرەتە.